على الكفار رحماء بینهم. این توطئه‌گرها در صف کفار واقع هستند. این توطئه‌گرهای در کردستان و غیر آن در صف کفار هستند. با اونها باید با شدت رفتار کرد. بیست و حەوتی گەلاوێژی ساڵی 1350 هەتاوی خومەینی جەلاد فەرمانی بەهێزەکانی سپا و ئەرتەش و کومیتە و دار و دەستە جۆرا و جۆرە چەکدارەکانی خۆیدا تا لە هەموو لایەکەوە پەلاماری کوردستان بدەن و گڕوتینی شۆڕشگێڕانەی جەماوەرێکی مافخواز کە عەزمی خۆیان بۆ دیفاع لە دەستکەوتەکانیان جەزم کردبوو سەرکوت بکەن. بەڵام هێرش بۆ سەر کوردستان لە 28 گەلاوێژی ساڵی 1358 ڕووداوێکی لە ناکاو نەبوو. لە ڕاستیدا بەشێک لە پرۆسەی سەرکوتکردنی شۆڕشی ئێران بوو. ئەم سیاسەتە لە یەکەم ساتەکانی بەدەسەڵات گەیشتنی ڕەوتی ئیسلامی لە دەستوری کاریاندا بوو. بەر لە هێرشی 28 گەلاوێژی 1357 بۆ سەر کوردستان خوێندکارانی زانکۆکانیان سەرکوت و بزوتنەوەی تورکەمەن سەحرایان خەڵتانی خوێن و ناڕەزایەتی خەڵکی خوزستانیان سەرکوت کرد. کرێکارانی بەندەر ئەنزەلیان لە ئیسفەهاندایە بەردەستڕێژی گولە. بەڵام کۆماری ئیسلامی بۆ سەرکوتکردن لە کوردستان پێویستی بە ئامادەکاریەکی زیاتر هەبوو. هەر بۆیە هێرش بۆ سەر کوردستان لە چاو هێرش بۆ سەر دەستکەوتی بەشەکانی دیکەی خەڵکی ئێران بۆ ماوەیەک وەدواکەوت. بیست و هەشتی گەلاوێژ یان 28 مرداد لە واقعدا ڕۆژێکی مێژوویە لە کوردستان. ڕۆژێکە کە کۆماری ئیسلامی ئێران بە فەرمانی خومەینی فەرمانی جیهادی دژی خەڵکی کوردستان دەرکردو و لە ئەنجامی ئەو فەرمانەدا هێرشێکی بەربڵاو کرایە سەر کوردستان. تەنیا نەبەم دەلیلە بەڵکو بەو دەلیلەیش کە بە دوای ئەو حرەکەتەدا و دوای ئەو فەرمانەدا بە دوای ئەو هێرش و پەلامارەدا مقاومەتێکی پان و بەرین لە سەراسەری کوردستان تش بە پەلاماری کۆماری ئیسلامی دەستی پێکرد. ئێمە گەرگەرەکمان بێ باسەوە بکەین بۆچی جمهوری ئیسلامی ئاوا زوو حمڵی کردە کوردستان. ئەبێ پێش هەموو شتێ بزانین ئەسڵەن جمهوری ئیسلامی چۆن هاتە سەرکار، چێوت بە مەردم، لە حاڵێکە هەدەف ئەسلەکانی چی بوو. ئەوەی کە بەناو ئینقلاب 57 ناسراوە ئیسلامی تیا نیروی ئەسڵی نەبوو هیچ وەخت. نیروگەل چەپ ژن و پیا و نیرویکی زۆر گەورە بوون، بەرچاو بوون، هەڵسوڕاو بوون، جوان بوون و
ئەوەیش کە پێیان وابوو مەسەن ئەمپریالیزمی ئەمریکا ئەبن بە هێزی شەورەوی احتماڵیت بن بە هێزی شەورەوی جاران ئەوەش غەڵەت بوو چون ئەسەن زدی شەورەویش بوون زدی ئەمپریالیزمی شەورەویش بوون ئەو نێرووە کولەن چەپی زدی سەرمایە و زدی مالکیەتی خصوصی بۆ هەموو نەوعە سەرمایەدارێک چه دەوڵەتی وەک شەورەوی سابق شۆرەی پێشوو وەچە بۆ ئەمپریالیزمی ئەمریکا ئینگلیس فەڕەنسا وەختە ئەڵمانی غەربی خەرەی بووە بە قودرەتێک دیار وەحشەتناک بوو بۆیان بەتایبەت لە پاییزی 1357 ئیتر کرێکارانی نەبوون بە پێشەنگی هەموو کرێکارانی تر و اعتسابێکی وەها کراکە هەموو کرێکارێک ئەتوانین بژێ هەموو بەشەکان تیا بەشدار بوون و ئەمە یەکسەرە ئەمپریالیزمی ئەمریکای تۆقان ئیتر وەختێک زانیانە بێ دەست لە شا بکێشن شا قودرەتی کنترۆلی کشوەری نەماوە کنترۆلی اقتصاد و نەفتی کشوەری نەماوە و پەیامگەلێکە خومینی هەناردووی بە وەسیلەی یەزدی چەندین جار بۆ ڕێی جمهوری ئەو وەختەی ئەمریکا کارتر جوابیان نەدابووە بەڵام یەک دەحەدیان نا ضروریە بێ دواو ئەم جەریانە ئیسلامیە بدەنەوە و جوابیان داوە ارتباطیان گرت ئەوانە هەموو سەنەدەکانی بڵاو بوو گەسەوە ئیترەوە نییە شتێک شاردراوە بێ خومینی پەیامەکەی دوسێ نقطەیەتیە دانەیەکەوە هێژێ من حاضرم کە ئەگەر کارتر کارێ بکە ئەرتەشی ئێران کودەتانەکە ئێران ئارام کەمەوە ئەوە یەک دوو بێڵێن من بەڕەحەت و بێ خەتەر بڕۆمەوەوە چێ ئەوە بکەن کە ئێمە بتوانین نەفت سادرکەین و نەفتی سادرکردنی نەفتم بۆ ئێوە ئەبێ بۆ غەربە بێت و ئەمانە یانێ قەولگەلێکی وەهادا کە ناویە کۆمونیست کوژی پێشفەرزە ئەمما لەم لاو بۆ کڵاو ئەوە بنێتە کڵاو بنێتە سەرجامەوە چەند مردم لەو هۆ قەبادە درۆزنگەلە بوو وتی ئازادی تەواو هەیە کۆمونیستەکانی شە خۆیانە پێم قسە بکەن بە شەرتێک تەوتان نەکەن پیلان نەگەڕن دەیخۆ تۆ هەرچی بکەی بۆ ئەم حکوومەت گەلە فۆرە نایەن پیلان بە هەر حاڵ ئەوە مەسەلەکە ئەوا بوو کە حکوومەتی ئەمریکا تەک جنرال هایدری هەناردبوو کە ئەرتەش کومەکی بەختیار بکە بەڵام وەختی تر معلوم بەختیار بەکار نای تەرتیبێکی دا کودەتا نەکرێت ئەمما لەو فاصلا چەپەکان ئەو دەورە چەپ فرەتر فدایی بوون دەستیاندا لە قیامی بەهمەن هەمیشە لە بین انقلابی 57 و قیامی بەهمەن نابێمە فاصلەی دانین قیامی 57 دوو ڕۆژە انقلابی 57 یەک ساڵە ئەو قیامە بەداخەوە پادگانەکان بڕێگیرانەوان وەسایل ئەسڵی و ئەسڵە حەستیەکان ئەنجەمەوە کرد و بڕێ ئەسڵحە و گەل بووچێک کەفتە دەست مەردم ئەمە ئەرتەشەکە دەستی نەخوارد و ئەرتەشەکە بە کومەکی بە قسەی هایزر ئەرتەشێکی شانشایی بوو بەڵام ئەرتەش ئەمریکایی بوو بە یەک قسەی هایزر جنراڵێکی ئەمریکایی بوو نمایەندەی کارتر بوو لە ئێرانە لە وەختان نردووی ئەرتەشیان دا تەحمەڵ بەم بۆ نەو حکوومەتێک کاتە سەرکار کە ئەرتەشی لە پشت بوو بورژوازی بازاڕی بە تەواوی لە پشت بوو بورژوازی مۆدێرن بە ناچار لە ترسی چەپەکانە چووە پشتی و دەمایکیش لە مردمی بە ئیسلاح متەوەهمی مەسەبی دواکەوتوو ئەوان سێ لە پشت بوو بۆ نە هاتە سەرکار لە کۆتایی مانگی ڕەشەمەی 1357 و لە دەستپەیکی مانگی گوڵانی 1358 لە شارەکانی مەهابات و سنا بە دەستوری فەرماندەی پادگانەکانی ژێر فەرمانی ڕژیمی نوێ خەڵکیاندا بەردەستڕێژی گولە لە مەهابات 20 کەس بەهۆی تەقەی ئەم هێزانە و لە شاری سنەش نزیک بە 200 کەس بەهۆی تۆپباران گیانیان لەدەستا هەر ئەو کات ڕژیم توانی بووی بەشێک لە کۆنەپەرستانی ناوچەکەش لەگەڵ خۆی بخات
چەکدارکردنی فێئۆداڵ و عەشایر وەڕێخستنیان لە تەشکیلاتێکی کۆنەپەرستانە لەژێر ناوی شۆڕای عەشایری کوردستان، بەهێزکردنی جەریانی ئیسلامی بەڕێبەری ئەحمەد موفتیزادە لە شاری سنا لە زومرەی ئەو هەوڵانە بوو. ڕۆژی 31 گوڵانی 1358 شەڕی نێوان خەڵکی تورک و کوردیان لە شاری نەغەدە هەڵگیرساند و ژمارەیەک پاسداریان بە فەرمانی مەلا حەسەنی کۆنەپەرست بۆ کوشتن و دزینی مڵک و ماڵی خەڵک ڕەوانە کرد. هەروەها پاسدارانی کۆماری ئیسلامی لە ڕۆژی 23 مانگی پوشپەڕ لە شاری مەریوان خەڵکیاندایە بەر دەستڕێژی گولە و بەو هۆیەوە 24 کەس گیانیان دەدەستا و 40 کەسی دیکەش بریندار بوون. هاوکات لە شاری سنەش بەهۆی تەقەی هێزەکانی ڕەژیم چەند کەسی دیکە گیانیان بەخت کرد. سەرنجام لە درێژەی ئەم جەنایەتانەدا هەروەک چاوەڕوان دەکرا، ڕۆژی 28 گەلاوێژ هێرشی نظامی بۆ سەر کوردستان دەستی پێکرد. هێزەکانی ڕەژیم لە دوو محوەری ورمێ و کامیارانەوە پەلاماریان هێنا بۆ سەر ناوچەکانی کوردستان. هەر ئەو کات کۆمەڵە بە بڵاوکردنەوەی بەیانیەیەک لە ژێر ناوی گەلی کورد لە کوانۆی تاقیکردنەوەدا بانگەوازی خەڵکی کوردستانیان کرد بۆ مقاومەتێکی هەمەلایەنە لە دژی ڕژیمی ئیسلامی. لە وەڵام بەم بانگەوازەدا خەبات و خۆڕاگریەکی کەموێنە لە کوردستان کەوتەڕێ. ئەگەر کۆماری ئیسلامی بەرەبەرە پەلاماری هێنا سەرویست و داخوازەکانی خەڵکی ڕاپەڕی و لە سەراسەری ئێران و بەرەبەرە توانی ئەو دەستکەوتانە وەربگرێتەوە و توانی دەسەڵاتی خۆی بسەلمێنێت و دەتوانی پاشەکشێ بە ئینقلاب بکاوە بە عیبارەت ئەتوانی بڵێن شکست بە ئینقلابی ئێران کە بۆ ویست و داخوازیکی تر هاتبوو ئاراوە بێنێت، بەڵام ئەم کارەی لە کوردستانە بە ئاسانی بۆ نەکرا. بەنابەرین ئیدامەی ئەم کارە نەدەکرا و جمهوری ئیسلامی لە تەکمیلی نەقشە و پرۆژەی خۆیدا ڕێگای تری نەبوو کە پەلامارە بێنێتە سەر کوردستان و تەلاشکە لە ڕێگەی سەرکوت لە ڕێگەی فری و بتوانێت مەسئلەی کوردستانیش وەکو و ئیدامەی ڕاپەڕین لە کوردستان بە شێوازێکی تر لە کوردستانە خەریک بوو ئەویش وردە لە ناو کوردستانە بە شێوازی جۆر بە جۆر خۆی نیشانەدات و خۆی هێنا بۆ گۆڕێ. لەوانەیە ئەتوانم بڵم تقریبن دەسەڵاتی کەوتوبووە دەستی خەڵک لە تەریخی ئەحزابەوە و بە تایبەت لەو شوێنانە کە هێزی چەپ و هێزی شۆڕشگێر و ڕادیکاڵ ئیمکانی حزوری زۆرتریان بوو، لەو شوێنانە توانی دەسەڵاتی جەماوەری و شکلێک لە حاکمیەتی توودەیی بسەلمێنێت و تەلاش بۆ ئەوەی کە مافەسەرەتاییەکانی خۆیان بتوانن بەرەبەرە مسوەکەرگەن دەچووە پێشەوە. بەنابەرین کۆماری ئیسلامی نەی دەتوانی لەمە غافڵ بێت و نەی دەتوانی ئەم وەزیەتە تەحمل کات. لە ئیدامەی سەرکوتی ڕاپەڕیندا ئەو و بۆ تەکمیلکردنی نەقشەکەی خۆی فەرمانی جەهادی بە کوردستاندا و لە 28 گەلاوێژدا هەر لە ئیدامەی ئەو بۆچوونەدا لە ئیدامەی ئەو وەزیەتەدا و شرایطێک کە لە ئێران پێکات بۆ دیارە بە ئیستفادە لە تەوهماتی مەزهەبی و دیارە بە ئیستفادە لە هێزی سەرکوتێک کە لە دەستیا بوو، دوای ئەوەی کە توانی لە ئێراندا لە باقی شوێنەکانە ئەو دەستکەوتانە بەدەست بێنێ بۆ خۆی و بە دەرەجەی پاشەکشێ بە ڕاپەڕیم کات، پەلاماری هێنا سەر کوردستان و دیارە ئەو کات تحتی عنوانی ئەوەی کە زەدی ئینقلاب لە کوردستانە نەفوزی کردو و بێگانە نەفوزی کردو و هێرشێکی هەمەلایەنە هێنا سەر کوردستان. شەوراکان هاتنە مەیدان، شۆرای کاریگەری داوای ئەویان کرد کە کارخانەکانیان لەدارەکان، داوای دەستموزیان کرد، کرێکاران بێکار داوای کار یا بیمە بێکاریان کرد، هەموو داوای ئەویان کرد ڕێکخراوی سەربەخۆیان بێت. لە کورتانە هەموو ئەمانە بوو لە پاڵ خودموختاریە.
ولا کورسانە عملی کرا یانێ معلوم بوو کە ئەم حکوومەتە دژی مردمە و دژی ئینسانە و دژی کرێکارە و سەر بە ئەمپریالیزمی ئەمریکایە حتا بە شعار ئەگەر شتێترێژێ بلەخەرە بنەڕەتی جامعاکە عبارەت بێ لە مالکی خصوصی و سەرمایەداری هەرچیان یەکچن قبولیانە بەم بۆنەوە خۆیان دەستیان کرد بە گرتنی پادگانەکان خۆچەکدارکردن و ئەوان دەستیان کرد بە پیلانگەڕان نەورۆزی ساڵی 58یان دروست کرد کە مەشهورە بە نەورۆزی خوێنین کە مردم حکوومەتیان ناچار کرد شەورای شاری چنە قبولکەن و شەورای شاری چنە دروست بێت بەڵام ئەوان نەیانتوانی خۆیان جەمە وکەن لە ماوەیەکە لایەن نابوو سەرێ حمڵە بکەن بە کورتان بۆ چێشە سەرێ حمڵە بکەن بە کورتان بە پێ چ مەنافعەیە بە پێ مەنافع خۆیان بە پێ مەنافعەیەکە منتەقەی مەنافع منتەقەکەیەوە بوو کە کورتان بەشێ بوو لە خاوەرمیانەیە کە سەیەک شوێرتر کوردی تیا بوو وەکو تورکیا وەکو سووریە وەکو عێراق بە تایبەت لە عێراق و لەمە دوای لە تورکیا دەستی کرد بە بزوتنەوەیکی ڕزگاری خوازانە ئەوانە هەموو بۆ ئەمریکا چەند بوو بۆچی منتەقەکەی گەرەک بوو دەست نەخوا حرەکەتێک نەکا تەغیرێ نەبێ و ئەگەر کورتان حرەکەتێکی بکردایەت و جیاییک باتایەتە بەرۆمانە کولی نەخشەی خاوەرمیانە تێکەچوو بەنابەرین تەرەفداری ئەوە بوو کورتان سەرکوت بکرێ ئەویش یانێ تەک مەنافعی حکوومەتی جەدیدە یەکێکدا بەڵام مهمتر لەوە لە کورتانە چی بوو لە کورتانە شەورا بوو لە کورتانە ژنان ڕێکخراوی خۆیان بوو دێحقانان ڕێکخراوی خۆیان بوو مەحەلات چۆرا و خۆیان ئێدارەی خۆیان نەکرد ئازادی کە لەو دەورا بوو لە کولی دنیا نمونەیە نەبوو دموکراسی کە مەوجود بوو بووە باعیس ترسێکی عەجیب بوو دۆ حکوومەت بوو بە مودێل کورتان لە هەر شوێنێ حرەکەتێ لە دژی ڕزین بوو یاوت ئیران ڕا سەراسەر کوردستان میکنیم دەبوو ئەم مودلە لەبێن بووە بەم بۆنەوە حمڵەیەکی سەراسەری کرد و ئێمە ناچار کرد بە ئیسڵاح شارەکان شارەکان جێبێڵین و ئەم حمڵە دوای 28 مرداد کە حمڵەیان کرد ئێمە ئازەر گەڕگاینەوە مانگی ئازەر ئەو حدود نازانم 26 ئازەر بوو 24 ئازەر بوو لەوە گەلاگەڕ لەم فاسڵا تێکشکانەکە چیەوە نەبوو فقط نێری پێشمەرگ و نێری مردم و تەظاهرات گەل عەزیمی مردم و ئەوانە بێ بۆ خۆیان لە ناو خۆیانە لیبراڵەکان و مەسەبیەکان بە یەکەوە ناتەبا بوون و لەنجارتەش نیروی ئەسڵی سپاوم پاش دەستکڵی نەگرت و نیروگەلێکی پەراکەندە هاتبوون هەموو دەربەپەزیر ئەرتەشکە نیروی ئەسڵی سەرکوتا لەبێن ئەم دوو نیروە هاتووە ڕیمە لە نەتیجە خومینی کە پێشتر بۆ حمڵە بە کورتانە 28 مردادا وتی هەر کە دەنگ نەژنەوێت بڕێ بەرەو کورتان ژاندامڕی بەرەوە کوردستان ئەرتەش بڕێ بە کوردستان نیروگەل مردمی بڕۆن بۆ کوردستان من وەک فەرماندەی کولی قوا دەستوریان پێدەم ئەمە بکەنەوە بکەن من وتم دەبێت دار داکوتین بۆمانە لە تارانەوە تا کورتان دانە ڕیسە و سەر و ئەو کەسە کە قسەی ئەڕوات بیدەین لە دار و ئەمانە گوێتان بۆ من نەگەر ئیسە بڕۆن ئەم جەدە انقلابە سەرکوتکەن ومانە هاتن و شکستیان خوارد ئەم جار ئەم دیکتاتۆرە ئەم وەلی فەقیها کەفتەوە باریاوە کوردەکان بەراودەراونەوە هەستاند ما با هەم هەستیم دەستی کرد بە ئەو جۆرە قسەگەلە و ئەمانە معلوم بوو دنیامێکی درۆزنی دەغەڵکاری قەبازی فریوکارە بەڵام ئێمە باش بواتینەوە بۆنەوە گەرچی حکوومەت زەربەی وەحای نەخوارد و هێشتا بەڵام ئێمەش بۆ ئامادەگی و هینمانە نەبوو ئەو زمانی گەرگ ئێمەش زەمانمان گەرە گواتین قسە ئەوانەکرا لەو فاسڵا کە شکست بخۆن زەربەگەلێکی گەورەیاندا لە مەردم کوردستان ئەوە بوو لە پاوە کە شەڕەکە دەستی پێکرد لەویان کرێ بیانێک بۆ حمڵە لەوێ ئەگەر لەبیرم نەچوێ بە درستی 11 نەفەریان ئیعدام کرد هاتنە سنە 11 نەفەریان 11 نەفەریان ئیعدام کرد هەر دەمیان نەو کرد و یەکێ بنیامێکی عادی بوو یەکێ بازاڕی بوو یەکێ 2 نەفەر ئەڵبەتە مەسەڵەن 3 نەفەر سیاسی بوون یەکێ خانی هین بوو دەوروبەر کامیاران بوو ئەمانیانە دەمەوە کرد مهم ئەو بوو بکوژن خوێن بڕجێ
ئیسلامە ئیتر پێشتری تر 1400 ساڵ لەمەوەری سەر بە قودرەت شمشێر زاڵ بوون ئەوە منطقی بوو بکوژە بکوژاتنت سەقف لە سەقدا بوو ئەگەر لە بیرم بێت زۆر 31 نەفەر شاید یعنی ئەعدام کرد هەروە دەستیان کرد ئەعدام و کوشتن و بڕین ومانە بەڵام شکستیان خوا نەهایەتەن شاری سەقف کەسی وایانی ئەعدام کرد کە هەر هیچ هەڵسوڕانێکی سیاسی نەبوو هەر ئەسڵ معلوم نەبوو بۆ کەسانی ئەعدام کرد بەڵام دوایی کە ئینسان بیری لێ کاتەوە ئەزانێ ئەمە هەموو ئەم کاریان بۆ کرد کە خەڵک چاوەڕێی بکەن و هەر لە ئێستەوە پیشانی بدەن هێزی خۆیان بەو شێوە پیشان بدەن کۆماری ئیسلامی بەناردنی خاڵخاڵی هات شەلم کوێرە ناپارێزم بەر بووە قەتڵعامی خەڵکی کوردستان و لە پادگانەکان و لە شوێنەکانی کوردستان خەڵکی ئیعدام کرد و ئەوە مەرحەلەیە بوو بۆ ئەوەی کە کۆماری ئیسلامی وردە وردە بێوێ دژایەتی خۆی بەرامبەر بە خەڵکی کوردستان ڕابگەێنێت بەڵام هەر ئەم سەردەمە ئەو سەردەمی دوای ئینقلابوانە هێزە سیاسیەکان و بەتایبەت کۆمەڵەیش توانی هەلێکی بۆ هەڵکەوت کە بتوانێ بەرنامە و بۆچوون و سیاسەتی خۆی بە درستی بێنێتە مەیان و بڕیارهایەکی بە نەزەری من زۆر بەجێیدا بۆ نمونە لەو بڕیارە بەجیانە بریتین لە ڕێخستنی یەکێتی جوتیارانە مانگرتنی شاری مەریوانە کە پشتیوانی شاری سنە و سەقز و زۆر شوێنەکانی تری لێکەوتەوە بە ڕاهپێمایی بە ئەو ڕێپەیوانە زۆر مەشهورێ ئەو کاتە بەرەو مەریوان بۆ پشتیوانی خەڵکی مەریوان ڕوویدا هەروەها ڕێخستنی مقاومەتێکی جەماوەری بەرامبەر بە هێرشی کۆماری ئیسلامی هەر ئەوە زەمینەکانی ئامادە بوو لە بەشێکی زۆر بەتایبەت لە شارەکانی باشووری کوردستان منزورم لە جنوبی کوردستانی ئێران ئێمە ئەتوانین ئەوە ببینین کە لە سنە و لە زۆرێک شارەکان بنکەکان دروست بوون و زەمینەکانی مقاومەتێکی عمومی لەناو خەڵکە دروست بوو بۆ کەسێکی وەکو من کە گەنج بووم ئەو کاتە دەوروبەری 17 ساڵێک تەمەنم بوو و زۆریش ئینسان شور و شەوقی بوو بۆ هەڵسوڕان و بۆ مبارزە و فەزایەکی تازە هات بۆ مەیدان و ئینسان خەریک بوو ئیحساسی ئازادی ئەکرد ترسی نەبوو لە هیچ ترسی لە پاسەبان و نازام لە ئاگاهی و ئالۆشتانە نەبوو ئەوە بۆ من و بە زۆرێک لەو گەنجانەی و سەردەما هەلێکی زۆر باش بوو کە بتوانن ڕێگەی خۆیان ببینەوەوە من ئەو سەردەما زۆر زوو هەم بە بۆنەی براو هاوڕێی گیان بەختکردوم کاکیحیا توانیمانێمە لەگەڵ کۆمەڵە پەیوەندی بگرین و زوو ببین بە لایەنگری کۆمەڵە کە دێتە مەرحلەی دوایی هێرشی کۆماری ئیسلامی بۆ کوردستان کە شەڕە مقاومەتەی شاری سنە و زۆر شتی وای لەو بابەتۆ لێکەوێتەوە تەبەن هێرشیش کرا سەر شاری سەقف لە شاری سەقف چەند ڕۆژ شەڕ کرابوو من ئەو کاتە لەوێ نەبووم من ئەو کاتە لە هەر پێشتر لە تقریبان پێش لە ڕوخانی ڕژیمیشا من چوومە دانسەرای هونەر لە شاری سنە و دوایەوە دانسەرای هونەر کە لە مەرکەزی ئوستانەکان لەغو کراوە و لابرا هەموو ئەوانە منتەقل کران بۆ تاران و لەوێ من لەوێ ساڵێک دەرسم خوێند کاتی هێرشی کۆماری ئیسلامی بۆ کوردستان من لە تاران بووم لە تاران بووم و لەوێ ئێمە بە تەلەفۆن جارجار ئەگەر ببوایە چونکە بۆ خۆشمان تەلەفۆنمان نەبوو لە ماڵەوە ئەبوایە بچواتینە ماڵی هاوسە ماڵی خەبەر و ئەحواڵ و شتی و ئەمە پرسایە ئەوە بوو کە ئاگدار کرامەوە لەلایەن کاکەمەوە کە ئەگەر هاتمەوە بۆ کوردستان لە تەریقی بیجارەوە نێمەوە بەڵکو لە تەریقی میانەوە بێمەوە چونکی خەڵکی شاری سەقف ئاوارەی دێهاتی دەوروبەر و بەتایبەت شاری بۆکان ببوون زۆربیان ئاوارەی شاری بۆکان ببوون و وتیان کە من بێم بۆ بۆکان لەوێ ماڵی ئاشنایەکمان بوو لە ماڵی ئەو ئاشنامان نەبووین و نەکرێ ئێمە و خەڵکێکی زۆر هەم لە مەدرسەکان و لە شوێنە گشتیەکان لە شوێنهای گەورە جا بە چادر بوو یا هەموو ماڵە تقریبا نتوان بڵم لە بۆکان دووسێ بنە ماڵە وەکو پەنابەر لەلایەن بوون و لەوێ پێکەوە ئەو مدەتی یارمەتیاندان کە خەڵکی ئاوارەی سەقف پەنا بدەن و لەگەڵیان بن و بەیەکەوە ژیان هاوبەش یان ببێت و خواردن و خۆراک هەرچێکیان بوو لە اختیاریاندا بوو و کۆمەکیان نەکرد
ئەگەر چی مقاومەت لە هەموو بەرەکاندا گیان فدایانە بوو، بەڵام لە یەکەم هەنگاودا ڕژیم توانی بە کەڵک وەرگرتن لە هێزی ئاسمانی و تۆپخانە کوردستان بگرێتەوە. زۆری نەخایاند کە کۆماری ئیسلامی وەک ڕژیمێکی داگیرکەر و بێگانە کەوتە بەر هێرشی بەربڵاوی هێزی پێشمەرگە و هاوکات خۆپیشاندانی کۆمەڵانی خەڵک لە شارەکان دەستی پێکرد و دوای تێپەڕینی 3 مانگ هاوسەنگی هێز بە قازانجی خەڵک گۆڕا و ڕژیمی ناچار بە پاشەکشە و ئاگربەست و هاتنە سەرمێزی وتوێش کرد. گەڕانەوەی دووبارەی هێزی پێشمەرگەی ڕێکخراوە سیاسیەکان بۆ شارەکان و پێشوازی شکۆداری خەڵک و پەرەسەندنی چالاکی سیاسی و پێکهاتنی شوڕا و ڕێکخراوەکان و هەروەها دەسەڵاتدارێتی خەڵک بەسەر چارەنووسی خۆی شکستی بە هێرشی کۆنەپەرستانەی 28 گەلاوێژی ساڵی 1358 ڕژیم هێنا و بزوتنەوەی شۆڕشگێڕانەی کوردستانی بردە قۆناغێکی دیکە لە خەبات و خۆراگری. خەڵک بە تایبەت لاوان نوێترین شێوەکانی ڕێخستنی کۆمەڵگایان بەکارهێنا و لە زۆر شوێنی کوردستان بە شێوەیەکی سالم و دموکراتیک کۆمەڵگایان ئیدارە دەکرد. ئەمنیەتی گەڕەکەکان بە یارمەتی خەڵک دابین دەکرا. بڵاوکردنەوەی خۆراک و باقی پەیداویستیەکانی دیکەیان ڕێکخست. خزمەتگوزاری پزیشکی و دەرمانی دەستی بەکار کردەوە. مەدرسە و ئیدارەکانیان کردەوە. کێشە و گرفتی خەڵکیان چارەسەر دەکرد و ئەخلاق و هەڵسوکەوتی ئینسانی لە هەموو بوارێکدا پەرەی پێدەدرا. لە ماوەی کەمتر لە 6 مانگدا کە کۆماری ئیسلامی خەریکی ئامادەکاری و خۆڕێخستن بۆ هێرشێکی دیکە بوو، کۆمەڵا سەرڕای بربەستەکانی سەرڕێگای هەوڵی دەدا بیر و ڕای گشتی لە کوردستان بۆ ڕوبەڕووبوونەوە لەگەڵ پەلامارێکی دیکەی حتمی ڕژیم ئامادە بکات. کۆماری ئیسلامی لە وتوێژێکی واقعی لەگەڵ هەیئەتی نێونەرایەتی خەڵکی کوردستان خۆی دەدزیەوە و بە مانۆڕی فری و کارانە لە هەوڵی وەرگرتنی دەرفەتی زیاتردا بوو. سەرنجام کاتێک ڕژیم ئامادەکاریەکانی کامل بوو، ڕێکەوتنی ئاگربەستی نایەژێر پێ و لە مانگی خاکەلێوەی 1359 هەتاوی هێرشی دووبارەی خۆی بۆ سەر کوردستان ئەم جارەیان لە مەحوەری کامیاران سنەوە دەست پێ کرد. مقاومەتی خەڵکی کوردستان لە بەرامبەر هێرشی کۆماری ئیسلامیدا هەڵگری گەلێک دەرس و دەستکەوتە کە تا بە ئەمڕۆژ سەرمایەی بە نرخی کۆمەڵەیە لە خەباتێک کە بۆ وەدی هێنانی ئامانجەکانی بەرەوڕوویەتی. خەڵکی کوردستان بۆ یەکەم جار دەسەڵاتدارێتی لە خوارەوە واتە دەسەڵاتدارێتی شوڕاییان تەجروبە کرد. ئازادی بێشەرت و مەرجی سیاسیان بەکردەوە دەرهێنا. جەماوەری کرێکار و زەحمەتکێشی ڕێکخراو لە ناو ڕیزەکانی کۆمەڵا پاشماوەکانی نظامی فێئۆداڵیان سڕیەوە. ژنان لە ئاستێکی بەریندا هاتنە مەیدانی چالاکیە کۆمەڵایەتیەکان. بەردی بناغەی پەروەردە و فێرکردنی پێشکەوتوو دامەزرا. بۆ یەکەم جار خەڵک خۆی لەژێر باری ستەم و هەڵاواردنی نەتەوەییدا نەدەبینی. ئەو خۆراگریەی کە لە بەرامبەر ڕژیمدا هاتە ئاراوە لە ڕاستیدا دیفاع لەو دەستکەوتانە بوو. هاوکات لەگەڵ پەلاماری بۆ سەر کوردستان بۆ ئەوەی کە بتوانێت نەقشەکەی خۆی تەکمیل بکات، دادگاهای ئینقلابی دروست کرد هەر لە پاوە بە مەحزیەوە ئەرتەش دەهات بەسیج دەهاتون و سوپای پاسداران کە ئەوە کاتە شکڵی کرد بوو دەهاتن شارەکانیان داگیر دەکرد. بلافاصلە
دادگاهای ئینقلابی لە ئەرزی چەند دقیقەدا تەشکیل دەبوو و ژمارەیەکی زۆر لە شۆڕشگێران تەنانەت لە ئینسانی عادیش کە باحاڵ نەیان بە کۆماری ئیسلامی کوتبوو ئەوانە دەستگیر دەکران و لە دادگاهایەکی چەند دقیقەیدا محکوم بە ئێدام کران و تیرباران کران لەوانە لە شاری پاوە لەوانە لە شاری سنە لەوانە لە شاری مەریوان و دواتر سەقز بانا و باقی شارەکانی تری کوردستان ئەم ڕەوەندە ئیدامە بوو هاوکات لەگەڵ هێرشی نظامی لە هەوایی و زەمینی تۆپبارانکردن و بۆمبارانکردنی شار و دێهاتی کوردستان و بە تایبەت جنایەتێکی زۆر وحشەتناک خوڵقاندن هاوکات لەگەڵەوەی دادگاهی ئینقلابی تحتوانوانی کە ئیزدی ئینقلاب محاکمە دەکەن ڕژانە ناو شارەکان و ئەو ئێعدامانیان بەڕێوە بە دەلیلەکەیشی عومدەتەن ئەوە بوو کە بتوانن ئەم وەزیەتە لە کوردستان بگۆڕن ئەم وەزیەتە خاتمە پێ بدەن و دەسەڵاتی خۆیان لە ڕێگەی سەرکوتەوە کە ئەگەر فری و نەیتوانیەوە زۆر دەستکەوتی بێت لە ڕێگەی سەرکوتەوە بتوانن بسەلمەن من ئەو کات بۆ خۆم لە شاری بانە بوو بە تایبەتی ئەوەم ئیتر بە ئاشکرا دیت کە دوایەوە کە لە شارەکانی ترەوە هاتبوو لە مەریوان و لەم لایشەوە لە سەقزەوە هاتن بە تایبەت لە تەریفی شاری مەریوانەوە هێرشیان کردە سەر شاری بانە و هەروەها لە تەرەفی سەقزەوە هێرشیان کردە سەر شاری بانە خەڵکیش دەستیاندایە مقاومەتکردن بە تایبەت هێزە سیاسیەکان دەستیاندایە ئەو مقاومەتەی خەڵکیان سازماندا نکتەی کە زۆر زۆر مهمە لێرە ئیشارێ پێ بکەم ئەویشەوەی کە خەڵک چیان دەویست جگە لەوەی کە ئازادیان دەویست بەرابەریان دەویست جگە لەوەی کە ئەو زۆڵم و زۆرە و ئەو نیگەرانیانە و ئەو بێمافیانە کە لە دەورانی حکوومەتی پاشایەتیدا لەسەر شانیان قورسایی دەکات یەکێک لەوانە مافی دیاریکردنی چارونووت و بە حەقی خۆیان دەزانی بە حەقی ڕەوای خۆیان دەزانی کە ئەم مافە مستوەگەر بێت و بتوانن بۆ خۆیان ئازادانە وڵاتی خۆیان ئیدارەکەن بەدەستی خۆیان ئیدارێکن و بەو دەلیلە دەتوانن باشتریش ئیدارەی بکەن بەخێر لەوە شتێکی تر نەبوو بەڵام ئەمە لەگەڵ سیستمی کۆماری ئیسلامی لەسەر لەگەڵ ئیدئۆلۆژی کۆماری ئیسلامی لەسەر بنەما فکرەکانی کۆماری ئیسلامی هەروواکە لە سەراسەری ئێران نەداهاتەوە تەبیاتەن لە کوردستانیش نەداهاتەوە بۆیە پەلامارێکی ئاوا زۆر وەحشیانە هێنا سەر کوردستان بەڵام نکتەی مهمەکە ئەمەیە کە خەڵک ڕاستە تووشی زەرور و زیان بوون بەڵام فەرمانی مقاومەتیان سادر کرد و هێزە سیاسیەکان ئەو مقاومەتیان و لەوانە جریانی چەپ وەکو کۆمەڵە ئەو مقاومەتەی سازماندا بە هێزی پێشمەرگە هەل لەو کاتەوە شکلی کە دیارە بە هێز سونەتایەکیش کە لە ڕابردوو بوو هێزی پێشمەرگە سازمان دراوکە کۆتنە بربەرەکانی کردن لەگەڵ حکوومەتی کۆماری ئیسلامی و زەرباتی زۆر جدیان لە کۆماری ئیسلامی و هێزەکانی کۆماری ئیسلامیدا ئەگەر سەرکوتکردنی ڕاپەڕین سەرکوتکردنی خەڵکی ڕاپەڕی و لە سەراسەری ئێران تقریبا نەتوانم بڵم بە کۆماریستان بە ئیسفادە لە تەوەهوماتی مەزهەبی توانی بەڕادەیەک سەریع بچێتە پێشەوە لە کوردستان وانە بوو ڕاستە ئەوان هاتن و شارەکانیان داگیر کرد و ژمارەیەکی زۆر لە ئینسانهایەکی شۆڕشگێر و جوانانیان ئێعدام کە زۆر بێبەزەیانە ئێعدامیان کردن لە شارە جۆربەجۆرەکانی کوردستان و شرایطێکی زۆر ترسان و تۆقاندنیان بە وجود هێنا بەڵام بە دەلیلی ئەو مقاومەتە ئەمە بە ئاسانی جێبەجێ نەبوو و لەو ڕۆژەوە ینی لە ساڵی 28 مردادی 58ەوە تاکو ئەمڕۆ کە ساڵی 1400 28 مردادی 1400 ئەم مقاومەتە بە ئەشکاڵی جۆربەجۆر هەروە ئیدامی بوو و ئێمە ئەمڕۆ وەختارێکیان دادەنیشین چاو لەو ڕابردوو لەو مێژوویەی 42 ساڵە دەکەین تقریبا ئەم مقاومەتە لە ئەشکاڵی مختلفە دەبینین کە خەڵکی کوردستان وازیان نهێناوە لەو مقاومەتە ڕاستە تووشی محدودیت بوون ڕاستە بەشێک لە عەرسەهای فعالیت مبارزە و مقاومەتیان تووشی محدودیت بووە ڕاستە جمهوری ئیسلامی کوردستانی داگیر کردووە ڕاستە زەبر و زەنگ دەنوێنێت ڕاستە توانوێتی بەعزە لە سیاسەکانی خۆی تەحمیلکە بەڵام بە هەمووی ئەمانەوە لایەکی تریش ڕاستە و نابێ ئێمە و لەبەر چاو نەگری
ئەویش مقاومەتێک ئەم مقاومەتە لە ئەشکاڵی جۆر بە جۆرە چۆتە پێشەوە بۆیە ئەمڕۆ چاو لە کوردستان دەکەین ئێمە ئەم مقاومەتە لە ئەشکاڵی جۆر بە جۆرە دەبین ئەشکاڵەکەش عیبارەتە لە ئەو خەباتە مەدەنیانە کە لە کوردستانە ئەو ئاعتراضات ناڕزایەتیانە لە کوردستان هەیە و بە تایبەت بەهۆی تایبەتمەندیەکانەوەک لە کوردستانە ئێمە هەیە نوعێک پێشڕەوی و نوعی پێشتازی بە بزوتنەوەی خەڵکی کوردستانداوە و ئێمە ئەمڕۆ لە کوردستاندا شاهدی بزوتنەوەیکی زیندوین بزوتنەوەیەک ئەگەر چی تووشی مەحدودیت بووە بەڵام لە ئەرسە جۆر بە جۆرەکانە لە مبارزاتی کرێکاری لە مبارزاتی مەدەنی لە مبارزاتی بەشە جۆر بە جۆرەکانە ئەمە بەرچاوە و سیمایەکی تری بە کوردستان داوە بە ئێمە دەڵێ ئیدامەی ئەم وەزئیەتە بە تایبەت وەختارێکیان ئێستا چاوێک لە ڕابردووی خۆمان دەکەینەوە بە ئێمە دەڵێت ئەم مقاومەتە جارێ لە ئەوەندەی بە سەتی ئێران دەگەرێتەوە ئێستا لە ساڵی 1400دا زۆرتر لە هەموو کاتێک کۆماری ئیسلامی لەژێر فشاری ئاعتراضات و مبارزاتی خەڵکدایە و بە ئێمە دەڵێ کە ئەم ئاعتراضات و مبارزاتە دەبێت ئەوەندە پەرەبستێنێت کە بتوانێت ڕادیکاڵ بێتەوە شعارەکانی ڕادیکاڵ بۆتەوە سەراسەری بێتەوە و بتوانێت ڕێکخراو بێت و بتوانێت متشکل بێت تەشەکلێکی سەراسەری پیداکە ڕێبەری خۆی بدۆزێتەوە وەکو ئالتەرناتیوەیەک لە سەتی کۆمەڵگادا مەترح بێت ئێستا زۆر ئالتەرناتیوە خۆیان مەترح کردو لە کوردستانە ئەو کارە بە بڕوای من لە ئیدامەی ئەو وەزێتەدا هەیە و ئەم ئاعتراضات و مبارزاتە لە ئیدامەی خۆیدا لە پەرستنی خۆیدا بتوانێت شکلێکی ڕێکخراو بەخۆی بگرێ و بە ڕادیکالیزمێک کە لە کۆمەڵگادا هەیە بتوانێت ببێت بە ئالتەرناتیوە کە سبحینێ لە هەر حرەکەتێکە بتوانێت خۆی بسەلمێنێت و بتوانێت ببێت بە ئالتەرناتیوکی جدی لە سەد کۆمەڵگاتە بۆ ئەوەی کە ویست و داخوازیەکانی مسوەگەر بکات بیسەلمێنە نەتەنیا ئەوە بەڵکو ئەو ویست و داخوازانە بپارێزێت و ئیتر هیچ دەسەڵاتێک هیچ ئالتەرناتیوێک نەتوانێت بە بیانووی ملت و بە بیانووی مەزهب و بە بیانوهای جۆر بەجۆر بتوانێت سەرکوتیان بکات و بە لیان بسێنێتەوە ئەوە فقط بە هێز دەکرێت هێزیش لە ڕێکخراوبووندایە هێزیش لەوەدایە کە جریانێکی سەراسەری بتوانێت ئەو قەوامە بگرێت ئەو هێزە بگرێت و بتوانێت ویست و داخوازەکانی خۆی بە ئەنجام بگەێنێت ڕاستە لە کوردستانە ئالتەرناتیوهای جۆر بە جۆر هەن بەڵام ئەم ئالتەرناتیوانە وەختێک جێگە دەگرن وەختێک دەتوانن مسوەگەر بن کە دروست بڕۆنە سەر ناو کۆمەڵگا و لە نێو کۆمەڵگادا ئەو ویست و داخوازیانە کە ئێستا خەڵک پێ و ماندوون خەڵک پێوە نەگەرانن و ویست و ئاواتیانە بتوانێت ڕەنگدانەوەی بتوانێت بەرنامەی بۆ ببێت جریاناتی ناسیۆنالیستی هەن جریاناتی مەزهەبی هەن ئایا هەر کام لەمانە بە تۆری واقعی دەتوانن جواب دەرەوە ئەو وەزێتە بن جریاناتی چەپ و ڕادیکاڵ و پێشڕەویشە ئەمانە هەر کامێکی بەرنامەهای مختلفی خۆیان هەیە و تەلاشیش دەکەن هەوڵ دەدەن بۆ ئەوەی کە بتوانن باتۆجە بە وەزعێتی ئێران باتۆجە بە شرایطێک کە لە ئێران هاتوۆتە پێشەوە باتەوەجە بۆی کە ئێران لە بەردەم ئاڵوگۆڕی جدیدایە لە کوردستان دەبێ ئەم ئاڵوگۆڕە بەهۆی تایبەتمەندەکانی شقلێکی تر بێدا و لێرەدا ئەم ئالتەرناتیوانە دەبێت هەر لەستەوە خۆیان ئامادەکەن بە تایبەت ئەمن کە خۆم پێم وایە هێزی چەپ و ڕادیکاڵ هێزی جریانی چەپ و ڕادیکاڵ لە نێو کۆمەڵگادا جریانی پێشڕۆ لە نێو کۆمەڵگادا و بە تایبەت ئەم چەند ساڵی ئەخیر ئەمەی نیشان داوە کە ئەم جریانە جریانێکی قویە جریانتی مەزهەبی هەن بەڵام قوی نین جریانتی ناسیۆنالیستی هەن بەڵام ئەوان هێشتا بەرنامەیەکی ڕۆشن و وازەحیان بۆ مەسائیلی جۆر بەجۆری ناو کۆمەڵگادا نییە و ئەمە ئەرکی سەرشانی جریانتی چەبوو پێشڕەوە کە بتوانێت وا خۆی بەهێزکە لە نێو کۆمەڵگاتە کە سبحینێ لە هەر حرەک تحولاتێکە لە سەتی ئێراندا لە نێو کوردستانە دێتە پێشەوە بتوانێت مۆری خۆی بۆ تحولاتە بکوتێت و بتوانێت ویست و داخوازەکانی خۆی مسوەگەر بکات. ڕژیم بەردەوام خەریکی پیلانگێڕی بۆ ناکۆکینانەوە
لە ناو ڕیزەکانی مقاومەتی خەڵکی کوردستاندا بوو. سیاسەتی دووربینانەی ڕێبەری کۆمەڵە ئەم پیلانگێڕیانەی بۆ ماوەیەک پوچەڵ کردەوە. هەر لەو سەردەمەدا هەیئەتی نێونەرایەتی گەلی کورد بە بەشداری هێزەکانی چالاک لە بزوتنەوەی مقاومەتی خەڵکی کوردستاندا پێکهات و بە شێوەی نیوەبەرەیی یەکگرتووی خەڵکی کوردستان لە بەرامبەر دەوڵەتی ناوەندیدا دابین کرد و بەڕێوەبردنی سەر تاسەری کاروباری کوردستانی بەدەستەوە گرت. بانگەوازی پێکهێنانی شۆڕای شاری سنا، ئەنجامدانی هەڵبژاردننی دموکراتیک و قبولکردنی ئاکامەکانی، داڕشتنی بنەماکانی وتوێژ لەگەڵ دوژمن و پەرەپێدانی کولتور و سیاسەتی ڕاهێن لەم بوارەدا. بەشداریکردن لە هەڵبژاردننی مەجلس لە ساڵی 1358 و ناساندنی نوێنەر بۆ گەشت ناوچەکانی کوردستان. ئەگەرچی کۆمەڵە بەو پێناسەیە کە لە ڕژیمی تازە بەدەسەڵات گەشتوو بووی، دەیزانی کە پێی هیچ نوێنەرێک لە کوردستانەوە بە مەجلس ناگات، بەڵام بەشداریکردن تێیدای لە پێناو ئامادەکردنی خەڵک بۆ مقاومەتێک کە لە ڕێدا بوو بە پێویستە زانی. پتەوکردنی پێگەی سیاسی و کۆمەڵایەتی کادرە کۆمونیستەکان لە کۆمەڵگا بە گرتنەبەری سیاسەتی جەماوەری کە هاوپشتی خەڵکی کوردستان لە بەرامبەر کۆماری ئیسلامی بەهێز دەکرد، لەوانە کۆچی مێژووی خەڵکی مەریوان، مانگرتنی یەکمانگەی خەڵکی سنا بۆ وەدەرنانی پاسدارەکان لە شار، ڕێپێوانی هەزاران کەس بۆ ئازادی بەندکراوانی سیاسی، پێکهێنانی جەمعیەتە دیموکراتیکەکان و پێکهێنانی یەکێتی جوتیاران. بەم جۆرە بوو کە کۆمونیزم لە سیمای کۆمەڵەدا بوو بە ڕەوتێکی کۆمەڵایەتی لە کوردستان. ئەگەرچی ڕژیم سەرنجام توانی لە بواری شەڕی چەکداریدا زاڵ بێت، بەڵام نەیتوانی هیچ سەنگەرێک بەبێ تێپەڕین لە مقاومەتێکی قارەمانانە بگرێتەوە. مقاومەتێک کە بەردەوام بوونی بزوتنەوەی شۆڕشگێڕانەی خەڵکی کوردستانی لە بوار و لە سەنگەرە جۆراوجۆرەکاندا دابین دەکرد. مقاومەتێک کە هاوسەنگیەکی هێزی باشتری لە بەرامبەر کۆماری ئیسلامیدا بۆ خەڵکی کوردستان خوڵقاند. ڕۆژی 28 گەلاوێژ، ڕۆژی بەرزڕاگرتنی بیرەوەری ئەو ئازیزە خەباتکارانەیە کە لە ڕێگای ئازادی و دیفاع لە کەرامەتی ئینسانی خەڵتانی خوێن کران. ڕۆژی وەبیرهێنانەوەی فیداکاری و دیفاعی خەڵکی شەریف و خەباتکاری شار و گوندەکانی کوردستان و ڕۆژی بەرزڕاگرتنی یادی ئەو کۆمونیستانەیە کە لە گۆشە و کەناری ئێرانەوە بۆ دیفاع لە جەماوەرێک کە لەگەڵ دوژمنی خوێن ڕێژ لە شەڕێکی نابەرابەردا بوون هاتن و گیانیان بەخت کرد. یادی ئەو ڕۆژە و یادی هەموو ئەو خەباتکارانەی کە تا بە ئەمڕۆ لە سەنگەری خەبات بۆ ئازادی و بەرابەری و ڕێفاهی مرۆڤەکان خەباتیان کردووە بەرز و بەڕێز بێت.